نازانم دز ئەبێ چ شانازیەک بکات بە دزینی خۆیەوە کە بڵێ من چەند ساڵە و نەوتە دزم و نایەڵم هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان استفادە بکات بە تایبەتی ئەگەر لە 2014 بۆ 2025 حساب بکەین 11 ساڵ 11 تریلیۆنی ئەکاتە 121 تریلیۆن دینار زەرەریان یاوە لە خەڵک جگەل لە 32 میلیارد دلار بۆ ئێمە نەک جێ شانازی نییە بۆ ئەوان ئەبێ ئەمانە دادگایی بکرێن ئەم چەند ساڵە کە نەتیجەتان ئاوا بوو بۆ بە قسەی خەڵکی دڵسۆزی وەکو مامۆستا یادگار وەکو کاکفلان و کاکفیسار بەدەیان و بەسەدان پۆستی ناشرینان لەسەر ئێمە کردووە کە ئەمانوت نەوت بە ئیتیفاق ڕادەست بکەن ئێستا ئەمریکا لە بەیاننامەکەی وەزیری خارجیە لە وەزارەتی خارجیە لە قونسوڵیەتی هەولێر هەموویان ئەڵێن کار ئاسانکردنی ئەمریکا بوو کە توانی ئەم ئیتیفاقە بکە لەگەڵ سوودانیا ئەگیرا ئەمان بوونایە و بەدە زەمان بوونایە هەموو میلەتی کورد بمردایە ئەو نەوتیان ڕادەزنایە ئەگەر تەخمینەن وەریگرین تەنها موچەی فەرمانبەران تەخمین بکەین وەکو ئەمساڵ وەکو ستاندارێک 10 تریلیۆن دینار ساڵانە ئەو دوو حیزبە دەسەڵاتدارە زەرەریان داوە لە خەڵکی هەرێمی کوردستان واتە نزیکەی 110 تریلیۆن دینار زەرەریان داوە لە خەڵکی هەرێمی کوردستان